هەتا ماوین لەستا ساوزەکەی 222. سەڵاو کاتت باش چی ئەو دڵخۆش ئەوە بەخۆشی کاک باڤێڵیا هاتە ڕانی جان هاتە ڕانی لەبەرەوەی هاتەرانی هیوادارن بێتە قەڵات زێش ئێمە وەک کە سوکاری یەشەتی وەک یەشەتی وەک خوێن سەوزەکان داواکاری لە کاک باڤێڵ بێت یەشەتی هەتا ماوین لەستا ساوزەکەی 222. باشە پێم بڵێ بۆچی سەرورەیەکێتی دەنگی زۆر بێنێت و بەهێز ئێمە وەکو خەڵکی دەبەر و پیشدەر و بتوێن هەمیشە سەوز بوون و سەوز پۆشە بین چی بە خەڵکەڵێ داواکارم لە هەموو خەڵکی دەنگ بدەن بە یەشەتی نیشتیمانی کوردستان لەبەرەوەی ڕووبارە خوێنی داوە بۆ خۆم یەکەمین کەسم برام شەهیدی جەلەولایە بۆ خۆم و برادەرانیشم هەمویان شەهیدی یەشەتین بۆ خۆم لە بەرەکانی جەنگ لە هەمووی بەردەوام بووم داواکارم لە کاک باڤێڵی ئەو سەوتەی من بکاتە کاک باڤێڵی بێتە قەڵاتزێ لەبەرەوەی قەڵاتزێ خەڵکی دڵسۆزی هەیە بەس دەبەری بتوێن نییە قەڵاتزێ لێرەوە چاوی کاک باڤێڵ و کاک قوبات ماچ دەکەم ئێوەش عەزیزن سەڵامانن بەخێر بێت